سڵاوتان لێبێ بەڕێزان. لە هەرێمی کوردستاندا دەیان ڕێکخراوی کۆمەڵگەی مەدەنی بوونیان هەیە، بەڵام ئەوەی جێگەی پرسیارە لەژێر کاریگەری ئەو ڕێکخراوانە کۆمەڵگەی کوردی هەنگاوی ناوە بەرەو مەدەنیەت تا چەند لە هەر ڕووداوێک یان پرسێک ئەم ڕێکخراوانە ڕۆڵیان هەبووە لە کاتێکدا گرژی و ئاڵۆزی زاڵە بەسەر پەیوەندی لایەنە سیاسیەکانی هەرێمدا، تاکەکانی کۆمەڵگەش لایەنی سەرەکی هاوکێشەکەن. ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی تەوەری ئەم جاری بیرڕاکانە بە میوانداری مەریوان کەریم ئاغا ئەندامی دەستەی باڵای ناوچەی هەمەوەند زۆر بەخێربی. هەروەها محەممەد معروف پارێزەر و چالاکی کۆمەڵگەی مەدەنی زۆر بەخێربی کاک محەممەد. زۆر سپاس. بەڕێزان ڕاپۆرتێک دەبینین و گفتوگۆکە دەست پێ دەکەین. دووبارە سڵاوتان لێبێ بەڕێزان. کاک محەممەد لەگەڵ جەنابتە دەست پێکەین. کۆمەڵگەی مەدەنی چییە؟ کۆمەڵگەی مەدەنی سپاس سەرەتا سپاس بۆ ئەم دەرفەتە. دیارە کۆمەڵگەی مەدەنی خۆی دەبینێتەوە لە هەموو ئەو ڕێکخرا و ئەو سەندیکا و ئەحزاب و لایەنانی کە بەشدارن لە کۆمەڵگەی هەر وڵاتێکە و ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنیش بەشێکی دانەبراون لە کۆمەڵگەی مەدەنی. ئێمە ناتوانین بڵێ کۆمەلگایەکی مەدەنی و سەردەمیانەمان هەیە ئەگەر کۆمەڵێک ڕێکخراوی پیشەی یاخود کللتوری یاخود ڕۆشنبیریمان نەبێت کە لە مەجالەکانی ئەو کۆمەڵگەیەدا کار بکەن و ڕێکخراویش دیارە بریتە لە کۆبوونەوەی کۆمەڵێک مرۆڤ کۆمەڵێک کەس لە چوارچێوەی ڕێکخراوێکدا کە کۆمەڵێک ئامانج یاخود ئامانجێکی هاوبەشی دیاریکرا و کۆیان دەکاتەوە و کار دەکەن لەسەر ئەو جێبەجێنانی و ئامانجانە کە هەمیشە ئامانجەکانی زیاتر خۆیان دەبینەوە لە بەرژەوەندی کۆمەڵایەتەکان بەرژەوەندی کۆمەڵە کەسێکی دیاریکرا و یاخود ناوچەیەکی دیاریکرا و یاخود ئامانجێکی گشتگیرە کە بە گوێرەی سروشتی ڕێکخراوەکان جیاوازیان هەیە. بەڵێ کاک مەریوان جەناب دۆکو ئەندامی دەستەی باڵای ناوچەی هەمەوەند کەی و چۆن ئێوە ئەم دەستێتان پێکێنا و ئامانجی ئێوە چی بوو لە پێکێنانی ئەم دەستەیە؟ سپاستانەکەم بۆ ئەم دەرفەتەی کە بۆتان ڕەخسانم. ئێمە لە ناوچەی چەمچەماڵ دەستەی باڵای ناوچەی هەمەوەندمان کە دروست کردووە. سەرەتا ئەگەڕێمەوە بۆ سنووری ناوچەی هەمەوەند لە دەربەنی بازیان دەچێت بۆ بانی مەقان، بە لای کێشەی دەچێت بۆ دەربەنی باسەڕا، خۆی لە 6 گوندا دەبینێتەوە. ئێمە توانیمان لە 23 گوندا 23 دەستە دروستکەین. ئەم 23 دەستەیە هەر یەکەی هەر گوندێک 4 ئەندامی هەیە. ڕاستەخۆ لەلایەن گوندەوە هەڵبژێراون بەبێ جیاوازی هۆس، ڕەگەز، بیر و ڕای سیاسی. پێداویستیەکانی ئەم گوندانە وای کرد داخوازیەکانیان زۆرتر بوون. ئێمە بە چاکمانزانی لەناو ئەو دەستانە دەستەی باڵای ناوچەی هەمەوەند دروست بکەین. ئەم دەستەیە توانیمان کۆمەڵێک پێداویستی گوندەکان، کۆمەڵێک ڕێوشێنی یاسایی بگرینە بەر لە دەرگای دام و دەستگا حکومەتمان داوە بۆ ئەوەی ئەو پێداویست و خزمەت گوزارانی کە بە گوندەکانمان نەگەشتووە بیگەینی بە گوندەکانمان. کاک محەممەد دیارە کاک مەریوان نمونەیەکە لەو ئەندامانی کە لەو دەستەیەدان بەگشتی ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی لە هەرێمی کوردستان ڕۆڵبینینیان چالاکییان لە چه ئاستێکدا؟ ئێمە ئەبێ ئەوە بزانین کە تەجروبەیەکی تەجروبەیەکی زۆر دوور و درێژمانێ لە بواری کاری ڕێکخراوەیە تا ساڵانێکی درەنگیش ڕێکخراوەکانی ئێمە تەنها لە بواری کاوکاری بێگومان نەبوونی ئەزمون هەم بۆ ڕێکخراوەکان بۆتە کێشە، هەم بۆ تێگەشتنی دەسەڵاتە گشتەکانیش لەم هەرێمە بۆ کاری ڕێکخراوەی و هەم بۆ تێگەشتنی خەڵکیش بەڕاستی لە کاری ڕێکخراوەی هەتاکو ئێستا فەهمێکی تەواو نییە، نە لەلایەن دەسەڵاتی گشتی و نە لەلایەن کۆمەلگاوە بۆ کاری ڕێکخراوی و نە ڕێکخراوەکانیش توانیوانە ئەزمونونەکەیان بەکاربێن بۆ گەیاندنی پامەکانیان، چونکە ئەزمونونەکەەوە گوتم ئەزمونێکی کورتە زیاتر هەتاوەکو ماوەیەک پێش ئێستا زیاتر لە بواری هاوکاری مرۆیی و ئیغاسات و ئەو شتانە خۆی بینیەوە، بەڵام ماوەیەکی کورتە کە ڕێکخراوەکان لە فرەچەشنەیان ڕێکخراوەکان لە بواری جیاوازە کارەکەن، بەڵام وە گوتم کەمی ئەزمون وای کردووە کە هەندێک عراقیل دروست بێت لە بواری مەجاری ئەو فرەچەشنەیە کاریگەری نەبووە لەسەر ئەوەی کە بە شێوەیەک بەربڵاو بێت یاخود بە جۆیەکتر پرسیارەکە بکەین بە شێوەیە کە ڕێکخراو نەبێت لە نێوان ڕێکخراوەکاندا. مەبەستم لە پەیوەندیشیان لەگەڵ حکوومەتیشدا ئەگە فرەچەشنەی بێت چۆن توانراوە کارەکان بکرێن؟ هەڵبەتە فرەچەشنەی ئەوەندەی لە بەرژەوەندی کۆمەلگای مەدەنیە لە زیانی نییە، چونکە هەموو بوارێک لە بوارەکانی ژیانی کۆمەلگا پێویستی بەوە هەیە کە کاری لەسەر بکرێت و پێویستیەکانی دابین بکرێت، چ کۆمەڵە کەسانێک بێت، چ ناوچەیەک بێت، چ پیشەیەکی جیاواز دایبەت بێت.
ئەم فرە چەشنەیە کێشەیەکی دروست نەکردو بەڵام لەوانەیە زۆری ڕێکخراوەکان وە پەرت و بڵاویان ببێتە هۆی ئەوەی کە هاوڕایی نەبێت لە کاتی کێشەکانە لەوانەیە هەندێک زڕوو وای کردبێت کە لە مەجالێکی تایبەتە چەند ڕێکخراوێکە بێت ئەم ڕێکخراوانە بەهۆی هەندێک ئەسبابی دەروی خۆیان یاخود ناو خۆشیانەوە نایانتوانی بێکە دەنگی خۆیان کۆکەنەوە لە کاتی گەاندنی کێشەکان پێشی بچین لای کاک مریوان زۆر بە کورتی پێت وایە ئەو ناتێگەیشتنەی کە هەیە لە ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی وەک جەنابەت باسی دەکەی وای کردووە کە ڕێکخراوەکان بە ئەرک و چالاکیەکانی خۆیان هەڵنەسن یاخود نەتوانن ئەرک و چالاکیەکان وەکو خۆی یاخود بەباشی ئەنجام دێن تێگەشتنەکە لەلایەن دەسەڵاتەوە مەبەستێت بەڵێ بەتەکید دەوری بینیوە چونکە کاتێک ڕێکخراوێک پرۆژەیەک یاخود پێشنیارێک یاخود سەرنج و پێشنیارێکی خۆی ئاراستەی دەسەڵاتە گەشتەکانەکە چ پەرلەمان بێت چ ئەنجومەنی وەزیران و دەسەڵاتی جێبەجێکردن بێت پێویستی بەوە هەیە کە لایەنی بەرامبەر کە دەسەڵاتە گەشتەکانە هاوکاری بێت بەدەم پێشنیار و ڕاو سەرنجەکەی بێت بەدەم پرۆژەکەی بێت کاتێک کە تۆ بەرامبەرەکەت ڕانەبێت لەگەڵ تا کاتێک کە هاوکارت نەبێ بێگومان ناتوانیت کارەکانە جێبەجێ کاک مریوان حکوومەتی هەرێمی کوردستان لایەنە پەیوەندیدارەکان تا چەند هاوکار بوون بۆ ئێوە ئێمە کە دەستەکەمان دروست کرد توانیمانە لە دەرگای دام و دەستگاکانی حکوومەت بین خزمەتی زۆری بە ناوچەکەمان کردووە پێم وایە لە 130 ئەو پێداویستیانێک کە بۆ ناوچەکەمان داوامان کردووە دابینیان کردووە هەر لە بواری ئاو و کارەبا و بەندا و پرۆژە کشتتوکاڵەکان ئەمانە هەمویان پێداویستەکەی گوندنیشتەکانی ئێمە بوون دابین کراون لە هەوڵی زیاتردای کەواتە ئەو ناتێگەشتنی کە کاک محەممەد باسێکە ڕەنگی نەداوەتەوە لە کارەکانی ئێوەیە لەگەڵ حکوومەتدا من پێم وایە ئەو دەستەیە کە ئێمە دروستمان کردووە زۆر چالاک بوون لەوەی کە ئێمە بتوانیمانە ئەوانی کە داوامان کردووە تا ڕادەیەک جێبەجێ بووە یەکێک لەو پرۆژانی کە استراتیژین بەنسبەت ناوچەکەی ئێمەوەیە ڕێگای قیرتاوی تەکی کاکە من دەربەنی ژاڵایە خۆی لە 35 کیلۆمەتر دەبینێتەوە ئەوە ئەگەر بۆ ناوچەکەمان بکەن پێم وایە لە 180 گوندەکانمان ئاوادان دەبێت سنووری کاری دەستەکەی ئێوە زیاتر کوێیە هەموو گوندەکانە خۆی لە زیاتر لە 6 گوند دەبینێتەوە ینی هەموو هاوکاری ئێمە بۆ ئەو 6 دەیە مەبەستم وێ گوند هەیە دەستەکەی ئەوە نەگەیشت بێ بەوان نەتانتوانی بێکە هاوکاریان بکەن هەمووی هاوکاریمان کردوون بەڵام بە ڕێژە هاوکاریمان کردوون ئەو ڕێژانێکە بۆ گوندانێکە دانیشتوانەکەی زۆرتر هاوکاری کراون ئەوانەی کە کەمتر هاوکاری کراون بەڵێ کاک محەممەد سەبارەت بۆ پرسیارە زۆر جار ئەو ڕخنەی کە دەگیرێت لە ڕێکخراوەکان ئەوەیە کە کار و چالاکیەکانیان زیاتر لە سنتەری شارەکانە نەک لە گوندەکان لە قەزا و ناحەکان ئەمە تا چەند وایە بەڵێ ئەمەوێت پێشەوەی بێمە سەر وەڵامی پرسیارەکە بەڕێز ئاماژە بە خاڵێک بەم لەو وتانی بەڕێز کاک مەریوان دیارەکە ئێمە باسی لێ تێنەگەشتنی دەسەڵاتەکەین بۆ کاری ڕێکخراوەکان ئەمە بەسمان ئەوەیە کۆی دەسەڵاتەکە بە دامەزراوەی بکرێت ئەم تێگەیشتنیا لە مەجای کاری ڕێکخراوەیی و ئەگەر لە ناوچەیەکی دیاریکرا و بەرپرسێک یاخود چەند بەرپرسێکی ئیداری لە مستەوایەکی لۆکاڵی کەمە هاوکاری ڕێکخراوەکان بنێمە دەستخۆشییان لێکن بەڵام ئەوەی جێ سەرنجی ئەمەیە ئەمە گشتگیرنی ئەمە دامەزراوەی نییە هەموو حکوومەتەکە و هەموو پەرلەمان و هەموو دەسەڵاتی گشتی لەم هەرێمە ئەم لێگەشتنی هەبێ لێ تێگەشتنی هەبێ بۆ کاری ڕێکخراوەکان بەنسبەت پرسیارەکەتەوە کە ئەگەر دووباری بکەیتەوە ببوورە تابەت بە گوندەکان کاکمەریوان باسی کە ئەمان کاری دەستەکەیان زیاتر لە گوندەکانە ڕخنەیەک هەیە لە ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی کە سەرجەم کار و چالاکیەکانیان زیاتر لە سنتەری شارەکانە نەک لە گوندەکان تا چەند ئەمە ڕاستە وایە ئەمەش ئەتوانین بڵێن بابەتێکی نسبیە بەڕاستی ڕێژەیە چونکە هەندێک ڕێکخرا و سروشتی ڕێکخراوەکەوەیە کە کارەکەی تەنها لەناو مرکزی شارەکان و لەناو قەزاکان ناچێتە دەرەوە بۆ نمونە هەندێک ڕێکخراو هەیە لە باری ڕێکخراوەکە یان جۆری ڕێکخراوەکەم سروشت و جۆری کاری ڕێکخراوەکە بۆ نمونە هەندێک ڕێکخراو لە مەجای یاسایە ئیشەکات لەناو محاکمە ئیشەکات ناتوانێت بچێتە شوێنێک کە دادگای لێ نەبێت هەندێک لە بواری فەرمانگەکانە کار بکات لەوانەیە ناتوانێت بگاتە گوندەکان بەڵام جێی دەستخۆشیە ماتوانین بڵێن ڕێکخراویشمان هەیە کە لە مەجای گوندەکان و هاوکاریکردن و گەیاندنی پەیام و پێداویستیەکانی گوندەکانە کاری کردو بەڵام ئەتوانین بڵین بەڵام ڕێکخراو هەیە لە بواری ژناندا نەیتوانێت لە گوندەکانە بۆ شێوە کار بکە وەک لە شارەکان
وەک ئاماژەم پێدا بەڕاستیەوە بابەتێکی ڕێژەیە ڕێکخراومان هەیە کە سنووری چالاکیەکەی فراوانترە و توانێتی بگا بە دوورترین شوێن ئەگەر بە نمونەت پێت بڵێم سنتەری پەرەپێدانی دیموکراسی مافی مرۆڤ یەکێک لە پرۆژەکانی پرۆژەی توندوتیژی دژی ژنانە لە هەر شوێنێک لە هەر نقطەیەکی کوردستان پێویستیان بە پارێزەر و بە ڕاوێژی یاسایی و بە ڕاوێژی دەرونی و کۆمەڵایەتی هەو بێت ئێمە توانیمانە خەڵکی بۆ دابین بکەین بەڵام ئەکرێت ئەمە بڵێن بە شکڵێکی عام نییە هەموو ڕێکخراوەکان و هەموو پرۆژەکان بۆ شوێ بن کە بگا بە هەموو کەسێکی کورد. کاک محەممەد بەپی قسەی جەنابەت کۆی گشتی دەسەڵات ناتێگەیشتنی هەبووە بەرامبەر بە ڕێکخراوەکان کەواتە چالاکی ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی کاریگەری هەبووە لەسەر چەسپاندنی دیموکراسی و شەفافکردنی کارەکانی دەوڵەت ئەگەر ئەو ناتێگەشتنە هەبوو بێ بێگومان ئەگەر ئێمە سەیری کاری ڕێکخراوەکان بکەین لە چەند ساڵی ڕابردووە لە گەلێک مەجای سیاسی و کۆمەڵایەتی و ئابووری و فەرهەنگی وڵاتە کاریان کردووە بەشێک بوون لە بەرەو پێشبردنی دیموکراسیت لە وڵاتە دیموکراسیت لە سەرەتای دروستبوونیە لە وڵاتەوە ڕێکخراوەکانی جدەستیان دیارە بەڕاستی لە مەجای یاسایی لە مەجای سیاسی کاری خۆیان کردووە بەڵام هەموو کارەکانیش کەم تا زۆر کەم و کورتی پێوە دیارە چ لەیان ڕێکخراوەکان و چ لە ڕووی هاوکاری نەکردنی دەسەڵاتەکانەوە بۆ ڕێکخراوەکان. بەڵێ کاک منیان پێشتر باس لە ڕێژەیی ئەو خزمەتگوزاریانە کرد بۆ گوندەکان تا چەند کەم و کوردی تێدا هەبووە یاخود ڕەخنە هەبووە لە کارەکانی ئێوە لە گوندەکاندا. ئێمە لە بواری خزمەتکردندا پاراستنی سەرچاوە خۆماڵیەکانی ناوچەکەمان و ڕێنماییکردنی دانیشتوان بۆ بەرزکردنەوەی ئاستی دانیشتوان دابینکردنی پێداویستی و خزمەتگوزاریەکان بۆ گوندەکانمان ڕێنمایی بۆ پێداویستی مافەکانیان ئەمانە هەمویان لە ڕووی ئابووری و کۆمەڵایەتی و تەندروستیەوە گرنگی تایبەتمەندی خۆی هەیە بۆ ناوچەکەمان و دەستەی باڵای ناوچەی هەمەوەن لێرەیە پاڵنەر و کاریگەری هەبووە بۆ ناوچەکەمان ڕەنگە لە زۆر گوندمان پێداویستیەکان وەکو پێویست نەبوو بێتن بەڵام کاری ئێمە و بەردەوامی ئێمە و ئەکەن ئێمە هەموو پرۆژەکان بگەین بە گوندەکان. پێتان وایە چ گرفتێک هەیە لە گوندەکاندا کە ئێوە نەتانتوانیوە بە شێوەیەک چارەسەریکەن؟ گرفتی کارەبا لە سەتا ڕەنگە سی ئێمە توانی بێتمان گرفتی کارەبای ناوچەکەمان دابین بکەین بۆ بەنداوەکان ڕەنگە تازە گەشت بێتە ناوچەکەمان کۆکۆمەڵێ بەنداویمان بۆ دابین بکەن لە ڕووی کشت و کاڵیشەوە وڵاتی ئێمە بە گەنم و جۆ زیاتر ناسراوە کە کشت و کاڵی تا بکەن و ئەوە ئەگەر ساڵانی باران بێت وڵاتی ئێمە هیچ ڕخن و گلەی و گازندەیەکی نایەتە سەر. بەڵێ کاک محەممەد دەسەڵاتی گشتی شەراکەتیان هەیە لەگەڵ گروپ و ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی لە پرۆسی بڕیاردان لە هەندێک حاڵەتدا بڵێ لە هەندێک داڕشتنی کۆمەڵک لە مەجالێکی زۆر کەماسک لە سیاست یاخود پرۆژە یاخود پرۆژە یاسایە کە لە بە تایبەتی لە پەرلەمان و لە سەڵاتی جێبەجێکردنیش بە هەمان شێوە هەندێک حاڵەتی کەم هەیە کە بۆ نمونە لە مەجای توندوتیژی دژی ژنانە لەگەڵ ئەو ڕێکخراوانە هاوکارن کە لەو مەجالا کارەکەن لە مەجای مافی مرۆڤ تا ڕادەیەک هاوکاریان کردووە لەگەڵ بوونی هەموو بربەست و ئاسەنگەکانیشە بەڵام وەک ئاماژەم پێدا بە شێوەیەکی دامەزراوەی نییە گشتگیر نییە لە هەموو دەسەڵاتەکەەوە ئەم شەراکەتە هەبێت ئەم لێگەشتنە هەبێت لەگەڵ کاری ڕێکخراوەکانە. هەلو بارەیەوە ئێوە وەکو ڕێکخراوی DHRD ڕەشنووسێکی میساقی شەراکەت و گەشە سەندن لە نیوان دەسەڵاتە گشتەکان و ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی ئامادە کردووە. ئەگە بکرێت بە کورتی باسی ئامانجی ئەو دەستوسە بکەیت کە چییە؟ سەرەتا پێویستە ئەو زانیاری ڕاستکەمەوە کە ڕەشنووسەکە لایەن ئێمە ئامادە نەکراوەکو DHRD ڕەشنووسەکە لەلایەن کۆمەڵک پسپۆڕ و شارەزای لەو مەجالە ئامادە کراوە کە سوود لە ئەزمموی وڵاتی ئەستۆنیا وەرگیراوە بە هاوکاری پەرلەمانی کوردستان و کۆمەڵێک ڕێکخراو ئامادەکراوە. ئێمە وەکو ڕێکخراوی DHRD شەریکین لە گەیاندنی ئەو پرۆژەیە بە هەموو ڕێکخراوەکانی هەرێمی کوردستان. ئەو میساقە بەڕاستی من وەکو کەسێک لە بواری ڕێکخراوەیە کار دەکەم زۆر گەشتبینم بەو هەنگاوە کە لەلایەن پەرلەمان و حکوومەتی هەرێمەوە نراوە بۆ داڕشتنی میساقێک کە
ئیلتیزامێکی ئەخلاقی دروست دەکات لە بینی ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی و لە بینی دەسەڵاتە گەشتەکان بە حکوومەت و پەرلەمانەوە و ئەم میساقە اعترافێکی زۆر سەریح و زۆر باشی پەرلەمان و حکوومەتە بەکاری ڕێکخراوی بە شەراکەتی ڕێکخراوەکان لە داڕشتنی سیاسەتەکان ئەگەر ئەمە بخرێتە بواری جێبەجێکردنەوە ئەتوانم بڵێم سوودێکی زۆر گەورەی بۆ کۆمەڵگەی کردوواریە بێت بۆ کاری ڕێکخراوەیی و بۆ حکوومەت و پەرلەمانیش بۆ خۆیان باشە کە سوود لە ئەزموونی ڕێکخراوەکان وەرگرن لەو مەجالانی کە هەر کەسە بە پێی ئەگەر ناتێگەیشتن هەبوو بێ لە کاری ڕێکخراوەکان لەم میساقەدا پێشوازی لایەنی بەرامبەر یاخۆ لایەنی حکومی چۆن بووە بۆ میساقەکە هەڵبەتەوە گوتم دەست پێشخەریەکە لەلایەن پەرلەمان و ئەنجومەنی وەزیرانەوەی کەوە جێی زۆر جێی دڵخۆشیە بۆ ڕێکخراوەکان لەگەڵ بوونی هەندێک کەم و کورتیە کە لە ناو ڕەشنووسەکەی و ڕەشنووسەکە لە ئێستادا ئێمە وەکو دیەچاردی و کۆمەڵێک ڕێکخراوی ترکار لەسەرەوەکەین کە لە ڕێگەی وەرکشۆپ و سیمینار و دانیشتنی گفتوگۆی کراوە هەموو ئەو کەم و کورتیانش لابەرین کامش هەر هەنگاوێکی باشە لەلایەن پەرلەمانەوە قۆناغێکی نوێ پاش ئامادەکردنی یاخود دەرکردنی ئەم ڕەشنووسە قۆناغێکی نوێ دێنێتەکایەوە لە نێوان ڕێکخراوەکان و حکوومەت بێگومان جێبەجێکردن هەڵبەتە ئێمە قسە لەسەر بۆ ئەو هیوایە داهاتووە کە جێبەجێکرێەوە گرنتیە بەڕاستی لای پەرلەمان و لای حکوومەت و لای ڕێکخراوەکانیش خۆشیان کۆمەڵێک التزاماتێک بێتە سەرشانیان کە ئەبێ جێبەجێکردن التزاماتەکە دوولایەنەیە بەڵام التزاماتێکی ئەخلاقیە قانونی عقوق ئەوە نییە کە ئەگەر لایەنێک پابند نەبوو بە بەندێک لە بەندەکانی میساقەکەەوە تۆ بتوانی لە ڕێگەی دادگاوە سکاڵای لەسەر تۆمارکە یا چونکە ئەمە نابێتە جێگرەوەی یاسای کاری ڕێکخراوەکان کە لە کوردستان کاری پێدەکرێت بەڵام هەنگاوێکی زۆر باش و زۆر ئیجابیە دەست پێشخەریەکەی دەسەڵاتی گشتی بوو ئەم مەسەلەیە و خستنە بەردەستی ڕێکخراوەکان کە خۆیان بتوان دەستکاری بکەن ئەمە هەنگاوی باش و ئەمەجێ ئومێد و خۆشحاڵی ئێمە کاک مەریوان هەندێک لە کێشەکانی خۆ گرفتەکانی گوندەکان باس کرد بەڵام بەگشتی یەکێک لەو دیاردانی کە لە ئێستادا لە گوندەکاندا هەیە وەک باز دەکرێت لە هەندێک کێشەی ترەوە سەرچاوی گرتووە ئەو دیاردەیە کۆچکردنی گوندشینەکانە بۆ شارەکان وەک ئاماژەت پێدا کێشەی کارەبای خود ئاو یاخود نەبوونی نەخۆشخانە و ئەم کێشانەی تر ئێوە وەک ئاماژەت پێدا هەندێک لەو کێشانەی کە نەتانتوانیوە چارەسەری بکەن لایەنی بەرامبەر لایەنی حکوومەت چۆن پێشوازی کردو لە پێشنیازەکانی ئێوە لە کار و چارەکەەکانی ئێوە بۆ ئەو مەبەستە ئێمە ئەو دەستەیە هەر کاتێک کە لە گوندەکانەوە پێداویستەیەکیان هەبێ داخوازیەکیان هەبێ ڕوبەڕووی ئێمەی دەکەنەوە ئێمەش دەچین لایەنی پەیوەندیدار ئاگادارەکەینەوە ئەوانیش بە پیری داواکانمانەوە دێن جاری وا هەیە مەسەلەن ئەوەی کە باسم کرد کە کامەران کە چوینە لای دەستەی باڵای ناوچەی هەمان وتی ساڵی ئایندا لە 2013 ئێمە پرۆژەی ڕێگای تەکیی کاکەمەند دەربەندی ژاڵاتان بۆەکەین جاری وا هەیە کە ئێمە ئەڕۆین شتەکان وەکو پێویست نایە بەدەستەوە لە ئانوساتی خۆیان بەڵام لە دوای ئەوە هەوڵدانی ئێمە و بە دوواداچوونی ئێمە ئەو گرێکیۆرانە ئەەکەینەوە کە بۆ گوندەکانمان پێداویستیان پێێتی یەکێک لەوانی کاک دکتۆر ڕێکەوت داوای مەڵبەندێکی تەندروستیمان کرد بنکەی تەندروستی معاونتۆبیەک و چەند کارمەندێکی تایە مەڵبەندی تەندروستی دکتۆرێک شەوانی شەمینێتەوە ئەمە لە هەموو گوندەکان پێمان ویستمان مەڵبەندێکی تەندروستیمان بۆ بکاتەوە لە ناوچەی هەمەوان کە لە چەقی ناوچەکە دروستی بکەین بۆی بتوانین هەموو گوندەکان ئەگەر پێویستیان هەبوو هەمویان ڕوو بکەنە ئەوێ ئەوانی کە نزیکن لە چەمچەماڵ بچن بۆ چەمچەماڵ بەڵام جاری وا هەیە لە گوندێکمان هەیە لە دەربەنی ژاڵا ڕەنگە ئەگەر تووشی کارەساتێک ببن نتوانن بگەن بە چەمچەماڵ ئەگەر لە مرکزی سنوورەکەمانە مەڵبەندێکی تەندروستی بکەنەوە پێم وایە کۆمەڵی گرفتمان لەسەرشان لاچێت کاک محەممەد حاڵەتێکی کۆمەڵایەتی ڕوودەدات کەمپینێک ڕدەگەێنرە بەرەم ببووە لەلایەن ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی یاخود هەر هەڵوێستێکی سیاسیش پێوە چییە بۆ زانینی کاریگەری کاری ڕێکخراوەکان لەسەر حکوومەت یان لە سەرجەمچین و توێژەکانی کۆمەڵگە بەگشتی هەڵبەتە لەو حاڵەدا ئەمە بگەڕێنەوە بۆ وەڵامدانەوەی دەسەڵاتە گەشتەکان بۆ ئەو کەمپینە یاخود بۆ ئەو ناڕزاییە دەربڕینە بە هەر شێوازێک لە شێوازەکانی دەربڕینی ناڕزایی یاخود گەیاندنی پامێک بە دەسەڵات کاتێک ئێمە بۆ نمونە کەمپینێک لەسەر گۆڕینی مادەیەکی یاسا یاخود لەسەر ئازادکردنی ڕۆژنامە نووسێ یاخود لە هەر بارێک لە بارەکان کە ڕێکخراوەکان کۆبنەوە و ناڕزای خۆیان دەبڕن وەڵام دانەوەی دەسەڵات بۆ ئەو کەمپینە ئاماژەیە بۆ ئەوەی تا چەندێک بەدەم داواکاریەکانەوە چووە لە هەندێک حاڵەتا بینیمانەکە وەڵام دانەوەیکی باشە بۆ بەڵام توانم بڵێ بنە زۆربەی حاڵەتەکانە
وەڵامدانەوەکان وەڵامدانەوەی باش نەبووە و ئەوەی کە ڕێکخراوەکانی وستویانە بە ئامانج نەگەیشتووە. پێت وایە ڕێکخراوەکان توانیویانە بوون بە پردێک لە نێوان حکوومەت و هاوڵاتیان بۆ تێگەیشتن لە سیستمی حکوومەت بۆ تێگەیشتن لە کار و چالاکی دەستگا حکوومیەکان لە هەرێمی کوردستان بەڕادەیەکی زۆر کەم دەئاستێکی زۆر کەمایەوە ئەسا ئەوەی لەو میساقایەکێک لە خاڵەکان لەو میساقا ئەوەیە کە هەم حکوومەت و پەرلەمان کار بکەن بۆ تێگەیاندنی هاوڵاتیان و کۆمەڵگە لە کاری ڕێکخراوی هەم ئەرکی سەرشانی ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنیشە کە کار و هەمووی تێ نەگەیشتووە لەوەی کە ڕێکخراوی کۆمەڵگەی مەدەنی چییە بەداخەوە بە نیسبەتێکی زۆر لە هەرێمی کوردستان خەڵکی نازانێت کاری ڕێکخراوی چۆنە کاری خۆبەخشی چییە و ئامانج لە کاری ڕێکخراوی چییە و مەهام و ئامانج و پرۆژەی کاری ڕێکخراوی چییە ئەمە تا چەند کاریگەری هەیە لەسەر داخوازی هاوڵاتیان پەیامی هاوڵاتیان لەسەر دیاردە کۆمەڵایەتی و دیاردەکانی دی ئەگەر بۆ شێوێ بێبەردەوام بێ ئەوە تەسیری هەیە بەڕاستی تەسیری هەیە لەسەر کاری ڕێکخراوەکان و لەسەر نەبوونی متمانەی خاوڵاتیان بەکاری ڕێکخراوەکان لەبەرەوەی تێگەشتن لە هەردوو لاوە نییە بۆیە هەم کاری کردو لەسەر ڕێکخراوەکان کە نەتوان ئیشەکانیان بەپی پێویست ئەنجام بدەن و هەم کاریشی کردو لەسەر هاوڵاتیان کە متمانەیەکی تەواویان بە ڕێکخراوەکان نەبێت کە لیان لە ئەساسا لە کارەکەیان تێناگەن تاوەکو هانایان بۆ بەرن تاوەکو پرسوڕایان پێ بکەن و لە کاتی پێویستیا بەدەمیەوە نوچن. بەڵێ کاک مەریوان دوا پرسیارمان زۆر بە کورتی ئەگەر پلانی ئێوە چییە بۆ داهاتووی کارەکانتان وەک دەستەی ناوچەی هەمەوەند ئێمە لە 2 ساڵی ڕابردوودا دەستەیەکمان دروست کردو خۆبەخشانە کارمان کردووە ئێستا ئەمانەوێت ئۆفیسێک لە چەمچەماڵ بکەینەوە داوایەک پێشکەش بکەین مۆڵەتی فەرمی وەربگرین بۆی هەموو گوندنشینەکانمان کە هاتن داخوازیەکیان هەبوو لە ڕێگەی ئەو ئۆفیسەوە بتوانین لایەنە پەیوەندیدارەکان ئاگادارکەینەوە ئیشەکانیان بۆ جێبەجێ بکەین و من لێرەوە زۆر سوپاسی ڕێکخراوی ڕیچەکەین کە زۆر باڵپشت و هاوکاری ئێمە بوون و دووبارەیە یەکەمەوە ئێمە دەستەیەکمان دروست کردووە دەستەی باڵای ناوچەی هەمەوەن پێم باشە سنووری چەمچەماڵ سنوورێکی بەرفەرەوانە پێم وایە ناوچەی قەرەحەسەن و جەباری و شوان و قڵاسێوکە پێم باشە ئەوانی کۆمەڵێ دەستە دروستکەن لە ناوچەکەی خوانە بۆی بتوانین داخوازی دانیشتوانی گوندەکانیان بگەینن بەلایەنە پەیوەندیدار. کاک محەممەد جگە لەو میساقی کە ئامادە کراوە لە ئێستادا دەتوانین بڵێن دەرکردنی ئەم میساقە سەرجەم کەلێنەکان پڕ دەکاتەوە لە نێوان ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی و حکوومەت یان زۆر پرس و بابەتی ترماوە کە میساقەکە ناتوانێت چارەسەریانکە ڕاستێکی ئەوە تەجروبە ئەومان بۆ دەرەخات تا چەند کەم و کورتی ماوە و تا چەند کەلێن ماوە ئەگەر بە شێوازێکی زۆر باش جێبەجێ بکرێت ئەگەر هەردوو لای ئەم میساقە پابند بن بە بەندەکانی میساقەکە و جێبەجێ بکەن ئەو کاتە لە مەجای عملیا زیاتر هەست بە کەم و کورتەکان یاخود نەبوونیەکەین. بەڵە زۆر سپاس بۆ مەریوان کەریم ئاغا ئەندامی دەستەی باڵای ناوچەی هەمەوەند هەروەها محەممەد معروف پارێزەر و چالاکی کۆمەڵگەی مەدەنی سپاس بۆ ئەمەدە سپاس بۆ بەڕێزان تا بەرنامەیەکی تر هەمیشە لە خۆشیدا بن. سپاس.